بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنمەیەدا قسە لەسەر کشانەوەی هێزەکانی هەسەدا لە ڕۆژهەڵاتی فورات هەروەها مەرسومەکەی سەرۆکی سووریا دەگەین قسە لەسەرەوە دەکەین بۆچی هێزەکانی هەسەدا لە ڕۆژهەڵاتی فورات کشانەوە هۆکارەکەی چییە و بۆچی ئەمریکان و وڵاتانی دیکەش بێدەنگیان لێکردو لەگەڵەوە دابوون لەو ناوچانە بکشێنەوە و مەرسومەکەی سەرۆکی سووریا ئایا کە دوێنێ بڵاوی کردەوە هیچی تێدایە بۆ کورد و ئایا لە داهاتوودا دەچێتە ناو دەستوری سووریاوە قسە لەسەر کۆبوونەوەکەی تۆمبارک و مەزلوم عەبدی و سەرۆکی پارتیش دەکەین لە هەولێر ئایا هیچی لێ دەکەوێتەوە ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز پسپۆری زانستە سیاسیەکان قسەی سەر دەکەین بەڵام بەر لەوەی کە بچینە لای میوانەکەمان نەخشەی ئێستای سووریا دەبینین ئەگەر هاوکارانمان بیخەنە پەخشەوە بەڵەوەی کە دەیبین ئێستا نەخشەی سووریایە ئەو ناوچەی کە بڵین سوورە ئەو ناوچانن کە ئێستا هێزەکانی سووریای دموکرات پاشخشیان کردووە لە ناوچەی دێر حافر لە حەلب هەروە مەسکەن ناوچە بڵین ئەویش کە سەر بە حەلەبە بە هەمان شێوە ئێستا ئاڵۆزی هەیە لە تەبقە کە سەر بە پارێزگەی ڕقەیە ئەو ناوچە سوورانن کە ئاڵۆزی تێدا بۆ لە بەشێک لە ناوچانە هێزەکانی سووریای دموکرات کشاونەتەوە پاژەوەی کە پێشتر لە کاتی کەوتنی ڕژێمی سووریا دەستیان بەسەرداگرت بوو و ناوچە زەردەکەش ناوچەی بڵین هێزەکانی سووریای دموکراتە کە ئێستا لەو ناوچانەدا باڵەدەستن و بڵین ڕووباری فورات گیان دەکاتەوە ئێستا هەوڵێکەیە کە هێزەکانی ئەسەدە لە تەبقەش نەمێنن کە بەشی بڵین باشووری ڕووباری فوراتە بۆی بچنە ئەو بەر بڵین خۆر ئاوای فورات هەموو هێزەکان بگەڕێن بۆ ناوچەکانی دیکەش ئەو ناوچەی کەشینە ناوچەی حکوومەتی بڵین هێزەکانی حکوومەتی سووریایە ئێستا نەخشەی بڵین سووریا بەم شێوەیە ئەگەر بەڵێەوە نەخشەکە بوو چین لای میوانەکەمان لە هەڵەبجۆ لەگەڵمانە کاک دکتۆر بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا خوێندنەوەیەکمان بۆ بکەیت هۆکاری کشانەوەی بڵین هێزەکانی سووریای دموکرات لە چەند ناوچەیەک لە خۆرەڵاتی فورات بۆچی دەگرێتەوە پێشتر بڵین لە حەلب لەسەر دوو گەڕێکی کوردنشین شەڕ و ئاڵۆزی هەبوو پێکدادان هەبوو هۆکاری چی بوو کە هەسەدە بڵین لەو ناوچانە کشایەوە ئایا ڕێکەوتنێکی نێودوڵەتی و فشارێکی نێودوڵەتیە بوو بۆی کە لەو ناوچانە بکشێتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ تۆ کاک حەکیم و هەروە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەلبەتە بابەتی ئەم گرفتەی ئەم کێشەی کە ئێستا دروست بووە لە سووریا و بەتایبەتی لە نێوان هەسەدە و حکوومەتی سووریادا بەڕاستی گرفتێکە کە چاوەڕوانکراوە بوو لە سووریا ڕوو بدا چونکە بارودۆخی سووریا بارودۆخێکە کە بە جۆرێک هەڵکەوتووە پێکاتەکانی دابشبووری ناوخۆیەکانی و ئەو بارودۆخی کە لە ساڵی ڕابردوو دوای بەشار ئەسەد هاتە گۆڕێ ئەمەی چاوەڕوانکراوە بەڵام سەبارەت بە ئەم ئاڵۆزیانەی دوای نێوان هەسەدە و حکوومەتەکەی ئەحمەد شەرع دەگەڕێتەوە بۆیکەوە جۆرێک لە ڕێککەوتن هەبووە بۆیکەوە حکوومەتی ئەحمەد شەرع دەسەڵاتی بەسەر ئەو ناوچانەدا هەبێ و لە نێوان کورد و یان با بڵێن هەسەدە مەزلوم عەبدی لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیدا لە دەی سێی ساڵی ڕابردوو اتفاقیە کراوە ئەم اتفاقیە لە 8 خاڵ پێگاتوە یەکێک لەم خاڵانە بریتە لە گەڕانەوەی یان تێکەڵکردنی دامەزراوە مەدەنی و عەسکەریەکان لە نێوان هەردوو با بڵێن هەسەدە ئەو منتیقانی ڕۆژهەڵاتی فورات و حکوومەتی سووریادا بۆی کا بە شێوازێکی سیستماتیکی حکوومەتەکە تێکەڵ بکرێت لەگەڵ ئەو ناوچانە داوە دەسەڵاتی حکوومەت بەسەر هەموو ناوچەکانە بکرێت و ئەو کووتم 8 خاڵە بۆیە حکوومەتی سووریا ئەمەی بە هەند وەرگرتووە کە وەکو دەوڵەتێک دەبێت سیادی خۆی بەسەر و ناوچانەدا هەبێت و هاوپەیمانەکانیش بە تایبەت وڵاتی گورتوگانی ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا لەسەر خەدوون بۆیکەوە ئەم اتفاقیە سەر بگرین ئەم اتفاقی بڕاتە بواری جێبەجێکردنەوە کە بۆعدێکی سیاسی تێدایە کە خاڵی یەکەمە دەڵێت کورد مافی و هەموو نەتەوەکانی مافی بەشداریکردن و نونەراتیکردنیانەیە لە حکوومەتی سووریادا مزراوە سیاسیەکان و سووریادا و لە نێوان هەسەدە و حکوومەتی سوورەشدا شەڕا بگیرێ و ئاوارەکان بگەڕێنەوە و ئەو منتیقانەیشی کە با بڵێن لە نێوان هەردوو لایەندایە بە شێوازێک بێک ئیدارە بدرێت کە مناطقی حدودی و منافیزی حدودی بەدەستی با بڵێن حکوومەتی مرکزیەوە بێ بۆی ئەم بابەتانە هەمووی ئیتیفاقی لەسەر کراوە لە ڕابردوودا بەڵام بۆ ئەوەی کە لەم کاتا سەری هەڵداوەتەوە لەبەر ناوکۆکیەکانی نێوان ئەم دوو لایەنە
قوڵ بووەتەوە بەوە گەیشتۆ کە ئێستا ئەمڕۆ دەبینین بەردەوام شەڕ و پێکدان هەیە سەرڕای ئەوەیە کە حکوومەتی سووریا دەڵێت ئێمە دەمانەوێت وەکو حکوومەتی سووریا سیادەمان بگەڕێتەوە بەسەر هەموو ناوچەکانی سووریادا و حەسەدەش دەڵێت ئێمە لەو منتیقانەدا هەیە دەبێت جۆرە لە فەرمانڕەواییکردن یان جۆرە لە لامەرکەزیمان هەبێت لەو منتیقانەدا بۆیە ناوکەکان قۆڵن لە نێوان هەردوولادا و هەتاوەکو ئێستش کە ئێمە قسەی تێدا دەکەین گفتوگۆ بەردەوامە بۆی کەوا شەڕ ڕابوەستێ و ئەم شەڕاوەستانش خاڵێکە بۆی کەوا بگەڕنەوە سەر ئیتیفاقی 10 ئازاری ساڵی 2025 و ئەم ڕاگررتنی شەڕێژ تەنها لە ناوخۆی سووریادا نیە داواکردنەکەی بەڵکو وڵاتی گرتوەکانی ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا و حتا هەرێمی کوردستانیش ئەمانە هەمویان داوایان کردو کە ئەم شەڕ ڕابگیرێ بۆی کا بڕۆنە سەر مێزی گفتوگۆ لە سەر مێزی گفتوگۆ ئەوە چارەسەر بکرێت. باشە کاکتۆر بۆچی ینی لە لێدوانەکەی مەزلوم عەبدی بڵێن ئەوە دەخوێنرایەوە و باسی وەکت بوو کە بە لەبەر بڵێن نێوەندگیری نێودوڵەتی هەبەوە بۆ کشانەوە لەو ناوچانە ینی بۆچی ئێستا ئەمریکەکان وڵاتانی تر لەگەڵ ئەوە دابن کە هەسەدە لەو ناوچانە پاشەکشە بکەوە کارەکەی چییە؟ ئەزانێت چۆنە خۆی وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئەوانێک چیشکە لەسەر هاوپەیمانەکانی یشکە لەسەر خەتن بەڕاستی دەیانەوێت حکوومەتی سووریا حکوومەتێکی بەهێز بێ و ئەو حکوومەتی سووریاش کە ئێستا وجودی هەیە ئەوان دەیانەوێت بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە ئاماژەم پێکرد ئەو اتفاقی کە لە 20 ئازاری 2025 جاکراوە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع بواتە بواری جێبەجێکردنەوە بەگوێرە ئەو اتفاقیش بێت دەبێت دەسەڵاتی ئەم دەسەڵاتە تێکەڵ بکرێواتە ئەو مؤسسە مەدەنی و عسکەریانی کە هەن لە سنووری هەسەدەدا لەگەڵ ئەو مؤسسە عسکەریان و مەدەنیانی کە حکوومەتی سووریاتی تێکەڵ بکرێت بۆیە ناکۆکیەکان لەمەوە سەرچاوی گرتووە ئەگینە ئەوەی دوێنێ ئەحمەد شەرعیش ئاماژەی پێکرد کە هەندێک مافی سەقافی و لوغەوی و خوێندنی زمان و خوێندن بە زمانی کوردی لە دامەزراوە بڵێن تەربیەکانی بڵێن مناوچەی هەسەدە ئەو شۆنانی کە مەسەڵەن کوردی تێدایە ئەمە تقریباً بۆکو جێبەجێکردنی خاڵی دووەمی ڕێکەوتنەکەیانە چونکە لە خاڵی دووەمی ڕێکەوتنەکانیان دەڵێت گەلی کورد گەلێکی ئەسیلی ناو سووریان ولا ئەم مرسومەشی کە ئەحمەد شەرع دەری کردو وایە بەڵام گرفتەکە لەوەدای ئەمە لە ناو دەستوورا جێگە بکرێتەوە لە ناو دەستوری هەمیشەیی سووریادا بۆیە ئەم گرفتانێک کە ئێستا دروست بوو هاوپەیمانان بە شێوازێکی ڕۆن و ئاشکرا و تویانە بە هەردوولا کە ئیتیفاقی 10 ئازاری 2025 جێبەجێ بکەن ئیتیفاقی 10 ئازاریش بەڕاستی ئیتیفاقێکە کە لە بەرژەوەندی هەردوولایە کە بە شێوازێکی ئاشتیانە چارەسەری ئەو کێشانە بکرێت و ئەمانە بڕۆنە بوارە جێبەجێکردنەوە ئەڵبەتە لە ناو ئیتیفاقەکەی 10 ئازاری 2025 هاتۆ کۆتایی ساڵی ڕابردووە لە پێش ئەوەی بگەینە ساڵی 2026 ئەم ئیتیفاقە جێبەجێ بکرێت بەڵام ئەحمەد شەرع ئەوان تاوانبارەکات بەوەی کەەوە ئەوان ناتون جێبەجێ بکەن ئەوانش ئەحمەد شەرع تاوانبارن کە ئەوانش ناتون جێبەجێ بکەن بۆیە لە ناو ئەو دووتوێ ئەو هەش خاڵەدا هیچ شتێکی تێدانێ بە ناوی لامەرکەزی و بە ناوی فیدراڵی و بە حتا ئەوەی تێدایە کە خاڵی حوتەمەوە بزانم دەڵێت دەبێ هەسەدە لەگەڵ ئەوە دابێت کە خاکی سووریا دابەرژ نەکرێ بۆی ئەوان هەموو داواکاریەکی لامەرکەزی فیدراڵی بۆ کورد لە ناو چوارچێوەی دەوڵەتی سووریا بە دابەشکاری دەزان بۆی ئەمە گرفتەکان لەمەوە سەرچاوە دەگواتە لە کۆی پرۆسە سیاسیەکەدا لە کۆی ئەو ئیتیفاقاتانەی کە هەیە لە ناو تەفاسیلدا گرفتەکان دروستە بێت و ئەو پرسیاری بەڕێزش کە کردت ئەوەندەی کە لای هاوپەیمانان گرنگە کە شەڕ نەگاتە ئەو منتیقانەی کە ئەوانی لێن یان بەواتایشی تر کە ئەوان زەرر بکەن لە بوونیان لە ناو سووریادا بۆیە لە کۆی ئیشەکانی ئەوان دەیانەوێت هەردوو لایەن بگەڕن سەر مێزی گفتوگۆ بۆی کەوا چارەسەری ڕیشەی ئەو کێشانە بکرێ بەڵام ئەوەی کە ڕوون و ئاشکرایە کورد دەبێت لە ناو سووریادا داوای ئەوە بکات کە مافەکانی لە ناو دەستوری ئایندەی سووریادا جێ بکرێتەوە مافە سیاسیەکانی و مافە مەدەنی و سەقافیەکانی ئەو مافانەی کە وەکوونەتە بەڵێ هەبێنە سووریادا ئەڵبەتەوەمان لەبیر نەچیە
خەباتی ڕزگاری خوازی کورد لە سووریا لەم قۆناغەدا لەوە چێت پێویست بکات لەگەڵ دیمەشقا چارەسەری بکات، چونکە ئەوەی کە من متابعەم کرد و خوێندومەتەوە لەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فەڕەنساش کە لەسەر خەتن لەسەر بابەتە هەمویان داوای ئەوە ئەکەن کە لەگەڵ دیمەشقا کە لەگەڵ ئەحمەد شەرعان ڕێک بکەون و ئەوان هاوکار دەبن بۆی کە ئەو ڕێککەوتنە بکرێ یا ئەو ڕێککەوتنە جێبەجێ بکرێ بۆی هیچ کاتێک نەمان بیستووە لە هاوپەیمانەکانی کە لە ناو بڵێن هێزی ئەمریکا کە لە ناو سووریادا هەیە و فەڕەنسا یا ئەڵمانیا دەوڵەتێکی دەرەکی بڵێت وڵا کورد لە ناو سووریا با فیدراڵەتی پێ بدرێت یا کورد لە ناو سووریادا با لامەرکەزیەکی ئیداری سیاسی گەورەی هەبێ، یعنی ئەمانە وجودی نییە لە خیتاباتی ئەوانەوە لە هەوڵەکانی ئەواندا، بەڵکوان دەڕێن ئێوە لەگەڵ دیمەشقا ڕێک بکەون بۆی کا مافەکانتان پارێزراوە بێ و ئێوە شەریکی ئاوپەیمان و دۆستی ئێمە لە ناو سووریادا، بەڵام لە ڕووی ئەمەلیەوە ئەوەی کە دەبینین ئێستا کورد بە تەنها ماوەتەوە بەڕاستی پێ بڵێم، یعنی جێگەی دەستخۆشی کە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستانە تۆم باراک و مەزلوم عەبدی و ئەوانە کۆ دەبنەوە بە نێوەندگەری هەرێمی کوردستان، ئەمە هەنگاوێکی باشە، بەڵام ئێمە ئەوەی گرنگە ئایا بەرئەنجام ئەمانە چی دەبێت؟ ئایا بەرئەنجامەکەی لە بەرژەوەندی کووردا دەبێت؟ بێگومان بەرژەوەندی کووردا دەبێت ئەگەر بێت و بە شێوازێکی ئاشتیانە و خەڵک تووشی ماڵکاولی و ماڵوێرانی نەبێ، چونکە دوجار ئەومان لەبیر نەچێت کورد بە تەنها لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاستدا ئەو پشگیرێک ئەحمەد شەرع حکوومەتەکەی سووریا حکوومەتی نوێی سووریا هەیەتە لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست ئێستا بە دەوڵەتە هەرێمیەکانەوە بە تورکیایشەوە بە دەوڵەتانی تریشەوە بە ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیایشەوە ئەوەندە پشگیری کورد ناکەن، واتە پشگیریکردنەکەی ئێمە لە چوارچێوەیەکی سنوورداردایە، بەڵام پشگیریەکانی ئەحمەد شەرع لە چوارچێوەیەکی فراوانتردایە، بۆیە لەم بارودۆخەدا کە تۆ گەر بکەویتە جەنگ لەگەڵ ئەحمەد شەرع و شەڕ بکەی بەڕاستی ئەو کاتە بارودۆخەکە لە ساڵحی ئێمە نابێ، بەڵێ خەباتی ڕزگاری خوازی دەبێت بکرێ بۆ مافەکانی کورد، بەڵام بە شێوازێک بێت کە لەگەڵ قۆناغ و ئاستی ڕووداوەکانی ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست و ژیاندا بخوات و بگونجێت. بەڵێ سەبارەت بەو ناوچانەی کە بۆ من لە دێر حافر لە ناوچەی مەسکەنە کە سەربەحە لە بنکشانەتەوە لە شێخ مەخسوود و ئێستا بڵێن لە تەبقەش کە سەر بە پارێزگای ڕەقەیە لەوێ شەوڵ هەیە، ئەنی هەوڵی هێزەکانی سووریا هەیە بۆی لەو ناوچانەش پاکشە بکەن، هێزەکانی بڵێن هەسەدە بچنە ئەو بەری ڕووباری فورات، لەو بەری ڕووباری فوراتیش بڵێن چەند ناوچەیەکی عەرەبی هەیە وەکو ڕەقە، دێرە زور، ینی پێ دوایە ینی بۆ ئەوێش بڕۆن یاخود سنوورەکە دیاری کراوە لە ڕووباری فورات بڵێ دەبێتە سنوورەکە؟ کا حەکیم حەزەکەمەوە بزانرێت کە وەستانی جەنگ یان ئاگر بەست لە نێوان هەسەدە و لە نێوان ئەحمەد شەرعدا و شێوازی ئەوەی کە ئایا لە ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوای فرات نمێن و هەمووی بڕاتە ئەو بەری ڕووباری فرات کە ڕۆژهەڵاتی فرات دەکات، بەڕاستی ئەم بابەتە لەوێ کۆتایی نایە، واتە ئەگەر بێت و هەسەدە بکشێتەوە بۆ ڕۆژهەڵاتی فرات و ڕۆژ ئاوای فرات هەمووی بەدەستی سوپای سووریاوە بێت، ئەم بابەتە کۆتایی نایە، بەڵکو لەوێەوە دەبێت دانوستان و گفتوگۆ بکەن بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەو تیفاقی کە هەیە کە هەمویان داکۆکی لێ دەکەن، لە هەرێمی کوردستان داکۆکی لە تیفاقی دێ ئازار دەکرێت، وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا داوای جێبەجێکردنی تیفاقی دێ ئازار دەکات و دەوڵەتانی تری وەکو فەڕەنساش داوای تیفاقیەتی جێبەجێکردنی تیفاقی ئازار دەکەن، ڕێکەوتنی دێ ئازار، لەبەرەوە ئەم هەشخاڵە بۆتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لەم قۆناغەدا، ئەگەر بێت و شەڕیش ڕابوەستێ و هەسەدەش بڕاتە ئەو دیوی ڕووباری فراتەوە و ڕۆژهەڵاتی فراتەوە، بەڕاستی دەبێت دانوستانکەن کە چۆن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی کوورد دەکەن لە سووریا، یعنی ئەومان لەبیر نەچی ئەمڕۆ بەڵێ لە هەرێمی کوردستان بینیمان ئەنە کەسە بەشداری کردو لەگەڵ هەسەدەدا لە گفتوگۆکانی لەگەڵ تۆم باراکە، بەڵام ئەوەمان ئەوە دەزانین کە ئەم دوو هێزە ناکۆکن، هەتاوە کوێسە ئەنە کەسە سوپای ڕۆژ نەچۆتەوە ڕۆژافا، بۆیە ناکۆکیەکانی کوردش دوێ بەڕاستی ناکۆکیێکی قوڵن هێشتا، بەڵام ئەمەی کە بینیمان جێگەی دڵخۆشێکەوەن بتوان لە شێوازەکان خۆیان ڕێک بخەنەوە، بۆیە گرفتەکە لێرەدایە ئایا چۆن ئەتوانن ئەو هێزەی هەسەدە لە ڕۆژاوا لەگەڵ سوپای سووریا تێکەڵ دەکەن، ئایا چۆن ئەتوانن دامەزراوە مەدەنیەکان کە تاکو ئێستا بەدەستی هەسەدەوەیە لەو منتیقەیەدا ئیدارەی خۆسەریان هەیە چۆن لەگەڵ ئیدارەی مەرکەزیە ڕێک دەبێتەوە، چونکە دوو دنیابینی جیاوازن، حکوومەتەکەی ئەحمەد شەرع حکوومەتێکی مەرکەزیە یەکپارچەی خاکی سووریا بەلاوە گرنگە و پشگیریەک لەسەر ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی هەرێمی،
داواکاری کوردش لێ داواکاری فیدرالیە لا مرکزی سیاسیە لا مرکزی ئیداریە کە ئەم داواکاری لەلایەن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش پشتگیری نەکراوە تاوەکو ئێستا و لەلایەن فەڕەنساوە پشتگیری نەکراوە و لەلایەن ئەڵمانیاشەوە پشتگیری نەکراوە و لەلایەن دەوڵەتانی ناوچەییشەوە پشتگیری ناکرێت بەڵکو دژایەتیشی دەکرێت بۆیە لە ئەمەی کە دەبینین ناهاوسەنگیەکەی لە نێوان ئەم دوو بیرروبۆچوونە ئەو دوو گوتارە ئەو دوو خیتابێک کە ئێستا هەیە لەسەر ئاسی سووریا بۆیە مامەڵەکردنی کورد لەناو ئەم هاوکێشانە وەکو مامەڵێکی وەکو کەسێکە بەناو حەقڵێکی ئەلغاما بڕوا بزانە چۆن خۆی دەپارێزێت و بە ئامانجەکەی خۆشی دەکات بەڵام ئەگەر بێت و بە شێوازێک مامەڵە بکات کە لەسەر لە ئاستی بارودۆخی ناوچەکە و خوێندەوەیەکی عەقڵانیی بۆ بارودۆخەکان بەڕاستی هەموو شتێک لە سووریا لەدەست دەدرێت چونکە مووقیفی کورد لەوێ وەکووتم مووقیفێکی تەنها خۆی پشتگیری لێ دەکات و ئەوانی تر پشتگیری لێ ناکەن یعنی ئێمە دڵمان بەوە خۆش نەبێت کە هێزەکانی هاوپەیمانان لە سووریا ئەمڕۆ ئاماژەی بەوە کردووە کە دەست بەجێ شەڕ و پێکدادانی سوپای سووریا بۆسێ بۆ سەر هەسەدەیە بۆ سەر ناوچە کوردنشینەکانی ئەوێ یا بۆ سەر ڕۆژئاوای بڵێن ڕۆژهەڵاتی فورات بەڵام ئەمە خۆ ئەحمەد شەرعیش لەگەڵ مەزلوم عەبدیە لە مانگی سێ ئیتیفاقیان کردووە کە ئاگر بەرز بکرێت لە نێوان هەردوو لادا بەڵام دواییم ئاگر بەستە چی دەبێت ئایا لەسەر مێزی گفتوگۆ داخوازەکانی کورد ئەوەی کە داوایەکەن وەکو فیدرالی پشتگیری کراو لەلایەن دەوڵەتانی ترەوە پشتگیری کراو لەلایەن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە هەتاکو ئێستا من نەمبینیوە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە تۆپبارەک نوێنەری ترەمپە بۆ کێشەی سووریا تەبەنی بکات و پشتگیری ئەم داوایە بکات کابەتە ئێمە لە ڕووی ئاستی نێودەوڵەتی و پشتگیریەکی کولیمان نییە لە سووریا بۆ ئەوەی کەوا فیدرالی لێ بەدەستبێنین کابەتە دەبێت بۆچی بگەڕین بۆ بگەڕین بزانین ئایا مافە سیاسیەکان لە چ چوارچێوەیەکی تردا بەرجەستە دەبێ ئەوەی کە ئەتوانێت بەدەست بهێنرێت لەم قۆناغەدا بەدەستی بهێنن نەک بۆی کەوا داواکاری بگەن کە داواکارەکە لەلایەن ئەوانەی تریشەوە مەقبول نییە واتە کە تۆ داواکاریەک دەکەی ئەو داواکاریە لەسەر ئاسی ناوخۆیی لەسەر ئاسی هەرێمیەتی لەسەر ئاسی نێودەوڵەتی پشتگیریەکی کولی نییە تۆ چۆن نتوانێت ئەمە بەرجەستە بکەیت و بکەیتە ئەمری واقعەوە بۆ چونکە ئەمری واقعەکەی ئەحمەد شەرع بەهێزترە لە ئەمری واقعەکەی تۆ ئەوەی کە ئەحمەد شەرع پشتگیری لێ دەکرێت ئەوەندە تۆ پشتگیری لێ ناکرێت بۆی لەم بارودۆخەدا کورد دەبێت بەڕاستی بە شێوازێکی زۆر وریایی و مامەڵە بکە و ئەوەیشی هەیەی لەوێ ئێستا داوای ئاگربەستەکەن ئاگربەستێکی تەواوەتی بکرێت بچەن سەر مێزی گفتوگۆ مادام مەزلوم عەبدی و خۆی لەگەڵ ئەحمەد شەرع لە دەی سێ ئیتیفاقی ئازاریان کردووە ئەو هەشت خاڵە بن جێبەجێ بکەن ئەوەندەی دەکرێت کە خاڵی یەکەمیان تایبەتە بە ئەوەی کەوا زمانی تەمسیلی واتە نوێنەرایەتی کورد بە مشارەکەکردنی سیاسی لە دامەزراوە سیاسەکان بکرێت بە بێگوێدان ئەوە خاڵی دومیان بریتێ لەوەی کەوا کورد شەعبێکی ئەسیلی سووریایە خاڵی سیام کە ڕاگررتنی شەڕ و پێکادان و وەقفی ئیطلاقی نارە خاڵی چوارەم دەمجی واتە تێکەڵکردنی دامەزراوە مەدەنی و عەسکەریەکانە خاڵی پێنجەم بریتێ لە گەڕانەوەی ئاوارەکان و خاڵی شەشەم بریتێ لەوەی کەوا ئەوانەی کە نظامی پێشوو بوون لە حکوومەتی سووریا ئەو دەعم نەکردن لەن هەسەدەوە بەڵکو دژایەتی بکرێن و هەروەها هەسەدە پشتگیری دابشکردنی خاکی سووریانەکە و خاڵی هەشتمیش بریتێ لەوەی کەوا چۆن ئەم حەوت خاڵی ڕابردوو لە تا کۆتایی ساڵی 2025 جێبەجێ بکرێت کە جێبەجێ نەکراوە بۆیە گەڕانەوە بۆ سەر ئەوە یەکێکە لە مشتەرەکاتێکێکە لە خاڵە ئەساسیەکانی نێوان ئەم هێزانەی کە ئێستا گفتوگۆش دەکرێت بۆ هێنانەوەی ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی بۆ سەر مێزی گفتوگۆ ئەگەر ئەمانە جێبەجێ کرا ئەتوانرێت لە قۆناغێکی تردا بە جۆرێکی تر خواستەکانی کورد لە سووریادا خواستەکانی کورد بە شێوازە بۆ ئەگەر بێت و تۆ داواکارێک بکەیت لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتگیری کراو بێ پشتگیری لێ نەکراوە بێ و لە ئاسی هەرێمەتی قبول کراو نەبێ کە دژایەتێکی زۆر دەکرێت ئەو کاتە تۆ ڕوبەڕووی چی دەبیتەوە ڕوبەڕووی ئەو هەمووە هێزانە دەبیتەوە کە لە ڕووی توانا و دەسەڵاتەوە بەداخەوە لە تۆ زۆر بەهێزترن و زۆر پشتگیری لەکراون لە ئەوانترە بۆیە پێم وایە کارەسات بەسەر خەڵکی فەقیر و هەژاری ئەواندا دێوە خەڵکی کورد لە ڕۆژاوا دەخەتە بەردەم کۆمەڵێک هەنگاو یا کۆمەڵێک هێرشی نەخوازراوەوە کە دوجار هەومان تێدا زەرمەند دەبی. باشە کاکتۆرە و ڕێکەوتنی کە بەڕێزت باست کرد ئەو بڵێن هەشت خاڵە کە زامنکردنی بڵێن مافی کوردی تێدا بوو ڕێکەوتنەکەی دێ ئازار ڕاگرتنی شەڕی تێدا بوو بەستنەوەی بڵێن دامەزراوەکانی ڕۆژاوای کوردستان و هەسەدەی تێدا بوو بە حکوومەتی سووریا لەم بارودۆخە
ینی پێ جێبەجێ بکرێ کە ئێستا ئاڵۆزی هەیە شەڕ هەیە دەرفەتەیە بۆ جارێک جێبەجێ بکرێ؟ بەڵێ دەرفەت هەیە دوای ئاگربەست چونکە ئێستا هەموو هەوڵەکان بۆ ئەوەیەکەوە ئاگربەست بکرێن لە نێوان ئەحمەد شەرع و هەسەدەدا ئەگەر بێت و ئەم هەنگاوە بڕاتە بواری جێبەجێکردنەوە ئاگربەست بکرێت بەڵێ بوار و زەمینە ساسی دەکرێت بۆیکەوە ئەم خاڵانە جێبەجێ بکرێت زای دەنشتی تریش کە لە نێوان هاوپەیمانەکان و ئەوانەی کە دەوری وسەطا دەبینن لەناو ئەم دووهێزەدا بتوانن کۆم بگەنە سیغەیەک بۆیکەوە کورد لەم قۆناغەدا ئەوەی دەکرێت بەدەستی بێنێ و ئەوەی هەیەی لە دەستی نەدا بۆی ئەگەر ئەمە ینی قسەکە بێت یا پرسیارەکە بێ ئایا کورد ئەتوانێت شت بەدەست بێن لە ئێسادا بەڵێ ئەتوانێت شت بەدەست بێنێ بە پشبەستن بەو ڕێکەوتنی کە کردوەتی لە ڕابردووە هەشخاڵی کە باسم کرد و ئەو هاشخاڵەیش بەڕاستی ئەوە شتێکی میثالی و شتێکی زۆر گەورە نییە بۆ کورد بەڵام مادام کوردی ئەوێ مادام حەسەدە مادام مەزڵ عەمدی خۆی ئیمزای کردووە لەسەری لەگەڵی لەسەری ڕێکەوتون کابەتە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش ئاگادار بووە فەڕەنسا ئاگادار بووە ئەڵمانیا ئاگادار بووە مادام دەوڵەتانەش ئاگادار بوون و بە حوسن و ڕەزای خۆشیان بوو کابەتە دەبێت بواری جێبەجێکردنی بۆ بڕەخسێ تەفسیری جیاواز بوو ئەم خاڵانە وا دەکات کە تۆ بگەیتە ئاستی پێکدادان وەکو ئێستا دەیبینین بەڵام ئەگەر بێت و بگەنە خاڵی مشتەرەکات دروستکردن ئەم خاڵاندا ئەتوانن قۆناغەکە بگوازنەوە بۆ قۆناغێکی تر من پێم وایە کورد لە سووریا توانای ئەوەی هەیە ئەم قۆناغە بگوازێتەوە بۆ قۆناغێکی تر واتە ئەم قۆناغە تێپەڕێنێ بە پشبەستن بە شێوازی دیالۆگ شێوازی گفتوگۆکردن لەسەر مێزی گفتوگۆکردن تاکو بتوانێت ئەو شەڕە نەگریسەی کە ئێستا بەردەرکی بە کوردەکان گرتو بەڕاستی کۆتایی پێبێنێت و خەڵکی ئەوەی زیاتر نەکرێتە قوربانی ئێمە بەڕاستی ئەوەی کە دەبینین خەڵکی کورد لە ڕۆژ ئاوا لە بەردەم بەرداشی مامەڵەیەکی ئەوەی کە دەبینین لەلایەن سوپای سووریاوە و هەروە مامەڵەیەکی هەسەدەش لە بەرامبەردا کە وەکو جۆرێک لە بێباکی بەرامبەر بەوە پێ و دیارە ئەگەر نا تۆ ئەوەندەی کە دەتوانێت جێبەجێ بکرێت جێبەجێ بکە یعنی بۆ نمونە ئێمە کەستا لە سووریادا لە قۆناغێکی مەترسیداردان لە قۆناغی پاکتاوکردنی با بڵێن ئەو شوێنانەشدا کە تۆ لە ڕابردوودا دەستی بەسەردا گرتووە کە ناوچەی کوردیت باش ئەگەر تۆ بێت و لەسەر کۆمەڵێک مادە ڕێکەوتن لەسەر کردی بێ لەسەر کۆمەڵە شت ئیتیفاقی کرده بێ بۆچی دێ ئێستا نای جێبەجێ بکەی بۆ قسە لەسەر شتی تر دەکەی بۆ دێیت مەسەلەن دەست بۆ کۆمەڵە شت دەبێت کە ئەزانی ئەمانە جۆرە بە جۆرەکان تەطبیقکردنی جێبەجێکردنی قابل نییە لە ئێستادا بۆیە قۆناغی ئێستای کورد دەخوازیێ داکۆکی لەو خاڵانە بکە کە لەسەری ڕێکەوتو لە دێ ئازاردا بۆ ئەم خاڵانەیش وەکوتم خاڵێکی زۆر ئاستبەرز نییە لە خواستی کورد وەکو نەتەوەیەک ئێمە وەکو نەتەوە لە ناوچەی خۆڕاتی ناوەڕازدا مافی ئەومان هەیە کە دەوڵەتمان هەیە مافی ئەومان هەبێت کە فیدراڵیمان هەبێ مافی ئەومان هەیە کە کۆمەڵێک حقوقی سیاسی کە ئەو نەتەوانێت تریشیان هەیە ناوچە خۆڕاستە هەیە بەڵام بارودۆخەکە بە جۆرێکە بەڕاستی لە ئێستادا هەتاوەکو ئێستا دوای ئەوەی کە لە ساڵی 1916 اتفاقی سایکسبی کۆش کراوە هەتاوەکو ئێستا بوانەوە بۆ ڕەخسا ئێمە دەوڵەتێکمان هەبێ لەبەرەوە کە دەوڵەتەکە بە جۆرە لە جۆرەکان بەردەست نەبووە خو ئەوەش ناکاتەوە لە خەباتی ڕزگاری خوازی خۆتە بێیت ئەو پەڕی بگری سەقفی گەورە بگری بۆی ئەوەندەی کە دەکرێت من پێم وایە هەسەدە ئەتوانێت ئەم قۆناغە تێپەڕێنێ و بگەرەنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و ئەو اتفاقاتانی کە لە نێوان هەردوو لایەنە جێبەجێ بکرێت و میکانیزمی جێبەجێکردنی بۆ بدۆزرێتەوە. کاکتۆر خوێنەوەی زۆر هەیە لەسەر کشانەوەی بڵین لە ڕۆژهەڵاتی فورات هەسەدە بڵین هیچ پێدوە هیچ بەڵێنێکیان پێدرابێ بۆ ناوچەکانی دیکە بڵێن لە خۆراوای فورات و ینی لەلایەن ئەمریکا بێ وڵاتانی تر بێ بەرامبەرە یاخود هیچ زانیارێکێ بەڵێنێکیان وەرگرتە بێ؟ کا حکیمەکو ئاماژەم پێکرد لە قسەکەم هەتاوەکو ئێستا بەداخەوە نە وڵاتی گرتوەکانی ئەمریکا نە فەڕەنسا نە ئەڵمانیا نە دەوڵەتێکی نێودەوڵەتی نەهاتوون ئەم گوتارەی کورد تەبەنی بکەن گوتاری لامەرکەزی گوتاری فیدرالی گوتاری شێوازێ لە خۆبەڕێوەبردن لەو لە ناوچەکانی لە ناوچە کوردنشینەکان یا با بڵێن ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات چونکە ئەوەی کە هەیە ئەوان دەڵێن بگەڕنەوە بۆ ئیتیفاقی دەی ئازار لە ئیتیفاقی دەی ئازارشە هیچ شتێکی وای تێدانێت تەنها ئەوەی تێدایە دەڵێن
کورد مافی ئەوەی هەیە زمانی تەمسیلی زمانی نوێنەرایەتی و مشارەکەکردنی هەبێت لە دامەزراوە سیاسیەکانە و دەمجی ئەو دامەزراوانەی کە لە ژەدەسەڵاتیاتی لە ڕۆژهەڵاتی فرات بکات لەگەڵ حکوومەتی مەرکەزیدا ئەمە خلافەکە دروست دەکات بۆیە هەتاوەکو ئێستا ئەم بابەتەی کە وعد بە کورد درابێ ئەگەر ئێوە بگەڕنەوە بۆ ڕۆژهەڵاتی فرات و ئیتر ئەو ناوچی خۆسەری ئیداری خۆسەریتان هەیە لە ڕۆژاوە پارێزراو دەبێت هەتاوەکو ئێستا شتی وان نییە بەڵام دەکرێت هاوپەیمانەکان وڵاتی گرتوەکانی ئەمریکا کە ئەوان زیاتر ئەتوانن فشارکەن لە ئەحمەد شەرع و لە هاوپەیمانەکانی ئەحمەد شەرع کە بۆ ئەو ناوچانە جۆرێک لە لامەرکەزی هەبێ لامەرکەزی ئیداری هەبێ و ئەو ناوچانە لەلایەن کوردە خۆی بەڕێوە ببرێت و هەسەدەش کە خۆیان وەکو هێزێکی چەکدار لەو منتیقانەدان بە گروپی جیاواز لەو چوارچێوەدا کۆبوونەتەوە تێکەڵ بە سوپای ببن بە بەشێک لە سوپای سووریا چونکە لە ناو ئیتیفاقەکان وسراوە دەمج واتە تێکەڵکردنی چۆنە بێت ئەو کاتە خلافەکە دروست بووە ئەو لێەوە خلافەکە دروست بووە خلافەکە چۆنە حکوومەتی سووریا دەڵێت ئێوە وەرن بە شێوازێکی ئێمە لە ناو سوپای سووریادا بەسەر ئەو لیوا و ئەو سوپانی کە هەیە دابەشتان دەکەن ئەوان دەڵێن نا ئێمە دێنە ناو سوپای سووریاوە بەڵام ئێمە پارێزگاری لە چوارچێوە ئیدارێکی خۆمان دەکەین چۆن ئەوان لیوایەکی سەربەخۆ دوی لیوای سەربەخۆ نازام چۆن ڕێکەون خلافەکان لەوە سەرچاوی گرتووە بۆیە ئەمە جۆرێک لە وەکو بڵێ بێمتمانەی دروستکردنەوەن هەردوو لایەندا بۆیە من پێم وانییە هەتاکو ئێستا وعدێک یا بەڵێنێک بە حەسەدە یا بە ئیداری خۆسەری ڕۆژاوا درابێ بۆ ئەوەی ئەگەر هاتووە هاتنە ڕۆژهەڵاتی فرات ئەو کاتە ئێوە بە خۆتان ئیداری خۆتان دەبێت جێشی خۆتان دەبێت سوپای خۆتان دەبێت پێم وایە ئەم قۆناغی ئێستا لە سووریادا بەو بارودۆخە ئیقلیمی و هەرێمە و بۆ بارودۆخە ئیقلیمی و نێودەوڵەتانەی هەیە ئەمە لەوێ جێگەی نابێتەوە زەحمەتە کوردەکەوێتە بەردەم هێرشێکی نەخوازراو ئیتر پێویستیش ناکە ئێمە کورد لێ بکەین بە قوربانی کۆمەڵێک ئەجێندا کۆمەڵێک بەرنامە کە قابلی جێبەجێکردن نەبێ تۆ لە کاتێکدا کە لە ناو پرۆسە سیاسەکەدای کاتێک تۆ خاکێکت بەدەستەوەی ئەگەر بێت و مەترسی لە دەستدانی هەموویت هەبێ بە شێوازە لە شێوازەکان سوپاکەت ببێت بە سوپایەکی بۆکو دوژمنکارانە لێ بڕوانرێت و ئەو هەموو هێزە عەرەبی نێودەوڵەتیانە پیشگیریت نەبن ئەو کاتە بێگومان ئەوەیشی کە هەیە کە ئێستا لەو ئیتیفاقانە لە دەستی دەدەی بۆیە من پێم وایە ئەو مەرسومەی دوێنێ شەوی کە ئەحمەد شەرع دەری کرد کە بە گوێرەی خاڵی دووەمی ئیتیفاقی دەی ئازار ئەبوایە مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع پێکەوە سیاغیان بکردبایە ئەبوایە بە ئیتیفاق دەریان بکردبایە ئەم بەشێک بوایە لە دەستوری ئایندەی سووریا و مافە سیاسیەکانیشان کە لە خاڵی یەکەم ئیتیفاقیاندا چوارچەوەیەکیان بۆ بدۆزایەتەوە تاوەکو ڕێکەوتینیان لەسەر بکرایە و ببایەتە بەشێک لە هەوڵەکانی دەستوری هەمیشەیی سووریا نەک بۆ شێوازێک کە تاگلایەنە ئەحمەد شەرع بۆ خۆی ڕاگەیاندووە بەڵێ کۆمەڵێک خاڵی جوانن وەکو کە ئەمانە مافی سیاسینین مافی مەدەنی و مافی سەقافین و ئەوانش لە دەسوورە ئەگەر جێگی بکرێتەوە شتێکی باشە لە مەرسوم دەرچێت لە مەرسومی سەرۆکاتی دەرچێت بەڵام وەکو وتم دوجار تۆ پێویست بەوە هەیە بە گفتوگۆ چارەسەرکەی لە گفتوگۆشدا ئەگەر بێت و تۆ خاڵی بەهێزت هەبێ ئەتوانی کۆمەڵشت بسەبێنی ئەگەر هەسەدە مەزلوم عەبدی جەنەرال مەزلوم عەبدی و ئەوانەی دۆستەکانی جەنەرال مەزلوم عەبدیشن پێش شێخ مەقسوود و ئەشرەفیە و ئەمانە حافرەوانە ئیتفاقیان بکردا بچونەتە سەر مێزی گفتوگۆ هەڵوێستیان بەهێزتر دەبوو نەک ئێستا بیکەن لە بەیانی باشترە کە ئەگەر هەڵوێستەکان لاواز بێ لەبەرەوە هەتاوەکو تۆ خاکت بەدەستەوە بێت هێزەکەت هێزێکی نشکاو بێت و هێرشەکانی ئەوان نەگاتە سەر سنوورە بەهێزەکانی تۆ کۆمەڵێ خاڵی استراتیژیت بەدەستەوەی ئەتوانی لە ئیتیفاقەکان لە ڕێکەوتنەکاندا بەکاریان بێنی بۆ ئیکەوە مافەکانی کورد لێ بەرجەسە بێ لە دەستوری هەمیشەییدا چونکە کە هەتاوەکو مافەکان لێ لە دەستور جێبەجێ نەبێت ئەوەکو ئەمری واقعی تۆ لێوێت لەوە ئەمری واقعیشدا تۆ بەڕاستی هەموو کاتێک معەرەز لەوەیکەوە ئەو مافان لەدەست بدەیت باشترین حەلەک بۆ کورد ئەوەیەکەوە بتوانێت ئەم مافانەی کە دەیەوێت لە سووریادا لە چوارچێوەی پرۆژەیەکدا لە ناو دەستوری هەمیشەیی سووریادا جێگەی بکاتەوە و ئەو کاتە جێبەجێکردن و زەمانکردنی باشتر دەبێت من یەک نمونەوە بەڕێستان بێنمەوە
یعنی دەستوری هەمیشەی ئێستای عێراق مافی کوردی ئەوەندەی کە لەسەری ڕێککەوتن لە ڕابردوو دوای 2003 و 2005 کە ئیسیفتای لەسەر کرا ئەم دەستورە مافی کوردی تێدا بەردەستە کراوە بۆیە ئەوەی کە ئێستا هەرێم هەیەی لە دامەزراوەکان بەداخەوە کە دەڵێ مەستا پەرلەمان بۆ ساڵە دوومانگیشە تعتیل کراوە ئەمە لە دەستورە زامن کراوە بۆیە هەر هێزێکی سیاسی بێتە سەر دەسەڵات لەسەر لە عێراقدا ناتوانێت ئەمە پێشێل بکات ئەمە لابە بۆ کورد و سووریا جواب باشە مافەکانی خۆیان لە چوارچێوەی دەستوری هەمیشەیە بچەسپێنن چەسپاندنەکەشی بەوە نابێت کە تۆ نێتە سەر مێزی گفتوگۆ بەڵکو بەوە دەبێت کە لەسەر مێزی گفتوگۆ بکەیت گفتوگۆش دەکەی لەسەر کۆمەڵک بابەت شەرت نییە ئەوەی کە تۆ دەیرێت لە 100% جێبەجێ ببێەوە شتیش نییە ئەوەی کە ئەو داوای دەکات لە 100% جێبەجێ بکەیت بەڵکو بە یارمەتی دۆستەکانی کورد وەکو دەڵێن تۆمباراک و فەڕەنسا و ئەڵمانیا ئەو دەوڵەتانن بابێن هاوکاری کورد بکەن ئەوەندەی ئەتوانن فشار لە ئەحمەد شەرع و هاوپەیمانەکانی ئەحمەد شەرعیش بکەن لە دەوڵەتە عەرەبیەکان بۆی کەوا مافەکانی کورد لە دەستورە بچەسبێ ئەگەر چەسپێنرا ئەو کاتە ئەتوانرێت جۆرێک لە متمانە بگەڕێنرێتەوە بۆ خەڵکی کورد لە سووریا بۆ مافەکان و خەواتی ڕزگاری خوازی کورد لە سووریا بۆ ئایندەیەکی تر بۆ 20 ساڵی تر بۆ 10 ساڵی تر بۆ 50 ساڵی تر ئەو کاتە دەتوانێت قۆناغی خەباتی ڕزگاری خوازی کورد بێتە قۆناغێکی ترەوە ئەومان لەبێت نەچی ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەدەست هاتووە خەباتی 100 ساڵ بووە اینجا لە 2000 ئێسامە لە 2026 داین ئەوەی کە هەیە بەدەست هاتووە نابێت سووریا خۆی بەراورد بکات بە هەرێمی کوردستانەوە نابێت خۆشی بەراورد بکات بە تورکیاوە بە ئێرانیش چونکە هەر خەباتی ڕزگاری خوازی کورد لە هەر پارچە لەم پارچانە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە وەکو لە قۆناغێکی جیاوازدان و ئەم قۆناغە جیاوازانش دەخوازێت کە تۆ بە گوێرەی ئەو واقعی ئەو بارودۆخەی کە لەسەر ئاسی هەرێمایەتی هەیە و لەسەر ئاسی نێودەوڵەتی هەیە و تواناکانی خۆشت کە چەندێک لە ناو ئەرزی واقعدا بەردەستە بووە بۆت هەنگاوەکانت بنێ نەک هەنگاوێک بنێ دوجار زیانەکانی لە قازانجەکانی زۆرتر بێت. باشە کاکتۆر سەبارەت بە مەرسومەکەی سەرۆکی سووریا کە خۆشت ئاماژەت پێکرد ینی لە 8 خاڵ پێکاتووە باسیەوە دەکا هاوڵاتیانی کوردی سووری بەشێکی سەرەکی ڕاستەنی گەلی سووریان دەوڵەت پابەندێ بە پاراستنی مافە کللتوری و زمانی و ئەوانیان زمانی کوردی وەک زمانێکی نیشتیمانی دەناسێنێت نەرۆزی کردوێتە پشوو کۆمەڵێک شتی دیکەشی تێدایە بەس بەڕێزوت بەس مافی کللتوری و بڵێن پەروەردەیی و ڕۆشنبیریە ینی بۆچی مافێکی سیاسی تێدانیە و ئایا چی بکرێ بۆی بچێتە ناو دەستوری سووریا و مافی سیاسیش بگرێتەوە؟ کا حکیمەکوم ئاماژەم پێکردی ئەمە 8 خاڵە ئەمەی کە مەرسومەی کە ئەحمەد شەرع دەری کردووە لەگەڵ ئیتیفاقەکەی دەی ئازاژ هەمان بە هەمان شەو 8 خاڵە ئەم 8 خاڵی کە ئێستا دوێنێ ئەحمەد شەرع دەری کۆکو مەرسومێک ڕێک بڕۆ خاڵی دووەمی ئیتیفاقەکەی ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی لە دەی سیاسێری کە جێبەجێکردنی ئەو خاڵەیە کە دەڵێ گەلی کورد گەلی شەعبێکی ئەسیلن لە سووریا و مافە مەدەنی ئەوەکانی بۆ دابین دەکرێت ڕێک تقریبا جێبەجێکردنی ئەو خاڵەیە بۆیە من پێم وایە ئەبێ مەزلوم عەبدی لە گفتوگەکانی ئایندەیاندا خاڵی یەکەمی ئیتیفاقی نێوانیان کە لە دەیسیا ئیمزایان کردو کە دەڵێ زمانی بەشداریکردنی نوێنەرایەتیکردن و بەشداریکردنی کورد لە دامەزراوە سیاسەکانی سووریادا دەکەن بڕۆن ئەمە لەگەڵ مەزلوم لەگەڵ ئەحمەد شەرع ڕێککەون و بە یارمەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە ئایا مافە مەدەنیەکانی ئێمە و ڕۆشنبیریەکان و پەروەردەیەکانی ئێمە ئاواجە بەجەکرێت دەستان خۆش بە شتێکی باشە شتێکی ئێمە ڕێزی ئێمە پێمان خۆشە و پشتگیریشی دەکەین و پشتگیریکردنی ئێوەش بۆ مافانە ئێمە بەرز دەینرخێنین بەڵام لە هەمان کاتێ مافی سیاسیشمانێ مافە سیاسەکانمان ئایا ئێمە چۆن ممارەسەی کاری سیاسی خۆمان بکەین و ئایا لە ڕووی سیاسی و ئێمە چۆن بەشداری بکەین و چۆن نەراتی بکەین لە حکومەتی ئایندەی سووریادا چونکە هەتاوەکو ئێساش ئەوە بەباشی بزانین لە ڕووی گوتاریەوە کورد لە سووریا داوای دابشکردنی سووریای نەکردووە بەڵام خیتابەکانی هەسەدە و سەرکردەکانیان لەلایەن ئەوانەوە وا دەخوێندە کە خیتابی دابشکاریە لە سووریادا بۆیە خاڵی یەکەم ئیتیفاقی دەی ئازار دەتوانرێت بکرێتە بنەمایەک بۆ ئەوەی کەوا مافە سیاسیەکانی کورد
لەوێ بەرجەسە بکرێت و چوارچێوەیەکی وەکو ئەم مافە مەدەنی و ڕۆشنبیری و پەروەردەیانە بۆ بدۆزرێتەوە لە 8 خاڵی تردا لە 5 خاڵی تردا لە 10 خاڵی تردا و ئەم خاڵانەیش لە ئایندەدا بتوانرێت بکرێتە مادەکانی یان ئەساسێک لە دەستوری هەمیشەی سووریادا بۆ ئەوەی کورد بتوانێت بە تەواوەتی لەوە دڵنیا بێتەوە کە ئەوان بەشێکی سەرەکین و مافە سیاسیەکان مەدەنیەکان ڕۆشنبیریەکان پەروەردەیەکانیان پارێزاو لە سووریادا و ئەوان بە بەشێکی جیاواز سیر نەکرێن و لە سیستیمێکدا بێت ئەوان بتوانن گزارش لە خودی خۆیان بکەن لە کورد بکەن لە سووریادا بەڵام ئەمە وەکو وتم پێویستی بەوە هەیە گفتوگۆ بکرێت بەم شێوازەی کە ئێستا دەیبینن لە گۆڕەپانەکەدا هەیە بەم شێوازە بەرجەسە نابێت چووکە نەک دوو دڵی هەیە لەلایەن هەردووکتان لەلایەن هەردوولایەن نەک بێ متمانەیەک دروست بووە کە زۆر زەحمەتە چارەسەر بکرێت بەڵکو ئەوانی یەکتر دەکوژن. بەڵێ ئەی ڕۆڵی وڵاتانی هەرێمەتی بەتایبەت تورکیا چیە لەم نێوەندەدا لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بێ لە فشار بەسەر حکوومەتی سووریا بێ پێ دوایە فشارەکانی تورکیا بڵین بازەوەکە پەیوەندێکی باشی هەیە تورکیا لەگەڵ تۆمبارە کە باڵێزی ئەمریکاشە لە تورکیا ناوچەکە کوردیەکان زیاتر بەرتەسک بکرێنەوە؟ کا حەکیم حەزەکەمەوە بڵێم کە تۆ ناتوانیت چاوەڕێی ئەوە بکەی لە تورکیا یا لە دەوڵەتێکی عەرەبی پێ پشتگیری تۆ بکە وەکو کورد لە سووریادا چونکە بەڕاستیت پێ بڵێم بەدەر لەوەی کەوا تورکیا حەسەدە و ئەو پێکاتەی کە هەیە لەو ێزانەی کە لەوێ پێکاتون بە بەشێک لە پەکەکان دەزانێت و ئەوان ئەزانێت ئەوەی سووریا درێژبووەوەی پەکەکەی تورکیا بوو ئەوێ ئەوە بەردەوام بە دوژمنی خۆیان دەزانێت و بە هێزێکی نیشتیمانیان نازانێت ئەوە تورکیا و هەڵوێستێتی تۆ نابێت من چاوەڕێ ئەوە ناکەم یعنی ئەوکو بڵێ لە تورکیا بۆی کەوا هەڵوێستێکی پشگیری هەبێ بۆ هەسەدەوە بۆ ڕۆژئاوای کوردستان ئەمە لەلایەگەمە تورکیا ئەوە ئێران بەڕاستی ساتوشی گرفتی خۆی بووە و ئەو مزاران و خۆپیشاندانانی کە دەکرێت دەوڵەتە عەرەبیەکانیش بەڕاستی پێ بڵێم بەگشتی پشگیری ئەحمەد شەرع دەکەن سعودیە ئەحمەد شەرعی بردە کۆشکی سپی سعودیە پشگیریەکی تەواوی ئەحمەد شەرع بوو کاتە سەد دەسەڵات سعودیا تاوکو ئێستاش دەعمی ئابووری دەکا قەتەر بە هەمان شێوە ئیمارات بە هەمان شێوە میسر بە هەمان شێوە یعنی ئەحمەد شەرع نەک لەسەر ئاستی دەوڵەتانی هەرێمی پشگیری دەکرێت بەڵکو لەسەر ئاستی دەوڵەتانی جیهانیش وەکو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا ئەو دەوڵەتانش پشگیری ئەحمەد شەرع دەکەن و پێیان باشە سووریا لە دەستی ئەمدا بێتاوکو ئەم دەقەیەکە ئێمە قسەی تێدا دەکەن و پشگیریان کردەوە بوانان بۆ ڕەخساندووەوە لە کاتە سەرەتایەکانی ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەدا لەو ساتانەی لەو کاتانەی کە سووریا ڕووخا بوو ئەوان هاتنە ناو سووریا و پشگیری خۆیان بۆ ئەحمەد شەرع دەربڕیوە ئەڵبەتە ئەمەش ئەوە ناگەێنێت کە ئەحمەد شەرع گڵۆپی سەوزی بۆڵ کرابێت چی ئەکا بەرامبەر بە پێکاتەکانی سووریا بیکە بەڵام بە بەراورد بە کورد پشگیریەکە گەورەیە بۆ ئەحمەد شەرع و پشگیریەکە ئێمە کەمترە تۆ ئەگەر وەکو ڕۆژاوا سەیری کە بزانن چ دەوڵەتێکی عەرەبی هاو هەڵوێست بووە لەگەڵ ڕۆژئاوا و ئەم هێرشانەی کە دەکرێت کە ئێستا دەیبینین چ دەوڵەتێکی چ هاو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەتاوکو ئێستا ناڵێت من پشگیری هەسەدە دەکەم دەڵێت شەڕ ڕاگرن دەڵێت بگەنە سەر وەرنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ دیالۆگ بکەن ناڵێ حکوومەتی سووریا تۆ تاوانباری تۆ ئەوەی بەڵێ کۆنگرێسمانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا قسە دەکەن بەڵام هەڵوێستی عەمەلی و فەرمی و ئەوان لە تۆمبارە وەردەگیرێ لە ترامپ وەردەگیرێ و لەو هێزە وەردەگیرێ کە ئێستا لە ناو سووریا وجودی هەیە بۆیە کە کاتێک سیرەکەین کە مەسەلەن سەرۆکی فەڕەنسا قسە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ناکە دەڵێن بگەڕێنەوە بۆ ئیتیفاقی ئازار دەی ئازار کابەتە ئەمە نەچوونە پاڵی هەسەدەیە بە شێوازێک کە لە دژی حکوومەتی ئەحمەد شەرع بێت بۆیە هەر گفتوگۆیەک هەر قسێک دەکرێت ئێمە ئەومان لەبیر بێت کە بەڕاستی دەوڵەتانی زلهێز هەرچەندە دەڵێن کورد دۆستی ئێمەیە بەڵام لە ڕووی عەمەلیەوە نەیانتوانیوە ئەو ئەمری واقعەی کورد بکەن بە چوارچێوەیەکی یاسایی و دەستوری لە ناو خاکی سووریادا تاوەکو کورد بتوانێت بۆ ئایندەیەکی دوور مافە دەستوریەکانی مافە سیاسیەکانی خۆبەڕێوەبردننی فیدراڵیەتی لامەرکەزی ئیداری و سیاسی بۆ بچەسبێت بەڵکو لەسەر مێزی گفتوگۆ دەیانەوێت
ئەو هاوپەیمانە بەهێزیان زیاتر سودمەند بێ نەک هاوپەیمانێکی لاواز لە علاقاتی شاوایە بەداخەوە دەڵێم ئێستا ئەوان هیچ بەهایەکیان بۆ کۆمەڵێک چەمک نێشتۆتەوە بۆ کۆمەڵە چەمک نێشتۆتەوە لەوانە چەمکی مافی مرۆڤ لەوانە ئازادی لەوانە مافی چارەی خۆن و بەڵێ بەڵێ کاکتۆر بەڵێ نازانم کاکتۆر بزانم لەگەڵمان نەما بەڵێ کاکتۆر کاتمان کەم ماوە بە پرسیاری ئەوش لێ بکەم کۆبوونەوە ئەمڕۆی تۆم باراک و مەسعود بارزانی و مەزلوم عەبدی هیچ کاریگەرێکی دەبێت کە نەکەستەی دابەشدار و بە کورتی بێ سپاس دەکەم. پێم وایە بەڵێ کۆبوونەوەی ئەو کۆبوونەوەی کە کرا ئەمڕۆ تۆ باراک تێدا بەشدار بوو مەزلوم عەبدی تێدا بەشدار بوو کاک مەسعود تێدا بەشدار بوو و ئەنە کەسەش تێدا بەشدار بوو بەڕاستی ئەمە هەنگاوێکی باشە هەنگاوێکی باشە بە ئاڕاستەی چارەسەرکردنی کێشەکان بە شێوازێکی ئاشتیانە گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ پێگەیشتنی و پشگیریکردنی کەیسێکی ڕۆژئاوا بە شێوازێک کە بتوانێت لە چوارچێوە دەستورەکەی خۆیدا بەرجەستە بکرێ و ئەومان لەبیر نەچیە ئەمە بەتەنها بەمە چارەسەر ناکرێت بەڵام هەنگاوێکی باشە هەر هەنگاوێکی باش بۆ بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەی کورد لە هەر پارچەی یاریمی کوردستان بێ پێویستە کات پشگیری لێ بکرێت و پێویستە کات بە میکانیزمێکی بزانێت کە بەدەربێت لە میکانیزمی خوێنڕشتن چونکە دوجار ئێمە لە خوێنڕشتنا زەرەر دەکەین لە مەیدانی جەنگدا ئێمە بەرامبەر بە ئەوانتر بەداخەوە دەڵێم لاوازین لاوازێکەشمان لەوە نییە کە ئێمە هەستی نەتەوایەتی یا کوردبوون یا ئەوانە نا چونکە ئەوە بابەتێکە لە ڕووی ئەوەی کە ئەگەر سێری هەسەدە بکەیت سنووردارە تواناکانی و ئەگەر سێری حکومەتەکەی ئەحمەد شەرعی بکە هەموو پشگیریەکی بۆ کراوەتەوە ئێستا گڵۆپی سەوزی بۆ هەڵکراوە بۆ کۆمەڵێک بابەت بۆ تەشکیلکردنی حکوومەتەکەی بۆ بەڕێوەبردننی سووریا بۆ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەربازیەوە و هەموو شتەکانی لە بەردەسا متەوەفیرەوە پشگیری دەکرێت لە هەموو ڕوویەکانەوە بەڵام سەیری کورد بکەیش لە چوو ڕوویەکەوە پشگیری دەکرێت ئەو چەکانشی کە هەیە ئەگەر چەکەکانی بە بەراورد بە چەکەکانی سوپای سووریا سنووردارە لەبەرەوە بەڕاستی کە ئێمە لەم حاڵ و بارودۆخەداین سەرڕای ئەوەی کە ئێمە کورد نەتەوەی کورد گەلی کورد لە سووریا ئەگە بپارێزین لە هێرشی بەردەوام و ماڵکاولی بەردەوام کارێکی باشمان کردووە و ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانەوە خەمێک هەیە بۆ ئەوەی کەوا کورد لە قەزەی کوردی خواستی کوردی بەرنامەی کوردی لە هاوکێشەکانی سووریای نوێدا بەڕاستی پشتگوێ نەکرێت ئەم خەمەش خەمێکی باشە و دەستخۆشی لێ دەکرێت لەلاەن هەموو لایەکەوە بەڵام هیچ گوتارێکی ڕوون هەیە چونکە لەلایەک پشتیوانی بڵێن بۆ یەک پارتەی خاکی سووریا و پەیوەندی لەگەڵ سەرۆکی سووریا و لەلایەکیش بڵێن کۆبوونەوە لەگەڵ مەزلوم عەبدی و ئەوانە هەردوو لایەن گرتووە بە کورتی بێ سپاس دەکەم. کا حەکیم هەسەدە خۆی لەگەڵ یەک پارچەی خاکی سووریادایە بە خیتاب بە گوتار بۆیە کە کاتێک هەسەدە خۆی لەگەڵ یەک پارچەی خاکی سووریادایە تۆ ناتوانێت بێ خیتابێکی پێچەوانی ئەوان بڵێ واتە مادەم ئەوان لەسەر ئەرزی واقعە خوان داوا یەک پارچەی خاکی سووریاکەم من ناتوانم بڵێم کاکە تۆ وەرە سووریا دابشکە گوتاری سووریت گوتاری ڕۆژئاوات بکە بە گوتارێکی دابشکاری لەناو سووریادا بۆیە ئەم گوتارەی ئەوان بەڕاستی پێ دەڵێم ڕێک طبقە لە ئەسڵ بە گوێرەی اتیفاقەکەی دەی ئازارە لە دەی ئازارە دەڵێت نابێت کورد خیتاب و گوتار و هەنگاوەکانی بەرەو دابشکردنی سووریا بڕوات لەگەڵ یەک پارچەی خاکی سووریادا بۆ ئەوان لە ڕووی گوتارەوە بە عەمەلی سەلماندویانە و کە هەمیشە دەڵێن ئێمە لەگەڵ یەک پارچەی خاکی سووریاداین و هیچ هێزێکی کوردی لەناو ڕۆژئاوا داوای ئەمەی نەکردووە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستە سیاسەکان کە لە هەڵەبجە لەگەڵ مامبووی سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.